ژیانەکەی من چۆنی؟ چی ئافرست؟ ئەو گریانە چییە؟ کچێ ئەو ڕۆخۆشتنی ڕۆژمانە دە پێ بکەنە دەدڵت خۆش بی ئەدینەت گۆ بابم ڕازی بوو؟ با ڕازی بوو. ئەدی ئەو گریانە چییە؟ دە بڵێ باوکم حاشای لە من کرد. ژیانەکەم پێویست بەوەی ناکە ئەمن دەبمە هەموو کەست دەبمە داکت دەبمە بابت هەموو ژیانت پڕ دەکەم لە خۆشەویستی پێویست بەو گریانەی ناکە تەماشا لە سبەینێ زووتر نییە دەچینە دادگا و مارەت دەبڕم باشە دەوەرە با بچێن قاوەت خۆینەوەرە دەی باو لە براژنە جوانەکەی من گیانزانەگیان بڵێ وڵاهی داواکاریەکم هەیە ئەگەر لە بۆم بکەیت لە خزمەتان بەسەر ئەو چاو قەمیسانە لە بۆ شوێ داوای لێبوردنیش دەکەم بۆ نا بێنە بۆ تە شۆم و دوایی بۆ تێ باشە دەستەکان بێبم بۆ ژوورە باگەرە بێ دی لە نیوەڕۆ چمان هەیە وڵا بریانی دروست دەکەم دەستەکان خۆشی مادی نەبی قوربانی بژی ئەفرێت تا بێدیا دەست خۆش ئەمجە دەبینە ئەڤرست نیوەی کرێیەکەم دێڵە یوسف شتێکە پێڵم پێ ناخۆش نەبێ بڵێ باشە تۆ چۆنە بێ و پارەی لەگەڵ من نابەشکەی خۆ دەزانێ و دوکانی باوکمە کردوێتی بەنایمنەوە ئەڤرست بە خۆت نازانی ئەم پێشتریشم دەکرد بەزەو ماوە ئیژ نەمایە و یعنی قابلە بێ پارە بسۆڕێمەوە پارە دوای هەندە لۆچیە ئەمن دەچمە دەرێ برادەرەکە گەڕانەکە سوڕانەکە پێویستم بە پارەی دەبێت باشە تۆ بووە گەڕی بە دوای ئیشاتە بڵێ ئیش نەماوە نەما نا من دەزانم سەرم سپی و لەو بەزمەی نییە هەفتەی 5 ڕۆژ لەگەڕم لە دوویشە خۆ ئەوە ناکرێ تو دە پارەکەم دێ دوای پێبدین دوای دەیبینمەوە ئینشاءڵڵا وردەوتە بیدەمن هەلو براژن کوی باشی بە قوربان براژن دەرێنۆ نێڕوانێت چمان هەیە وەڵا پەتاتۆ باینجان سوورەکەمە بۆ خۆش نیێنە براژن لەو شتەشی ناکەی وڵی زۆرم حەز لە شفتەیە کاکەگیان خۆم و ڕۆژە مەتعەم نییە وەڵڵاهی لا زارەش زارێک زۆر خۆشە شفتە باشە دەی باش دەست خۆش بی براژنە زێڕەکەی خۆم براژنە گوڵەکەی خۆم هیچ خۆشی سڵاو براژم گیان گیانزانەگیان بەخێر بێ فەرموو زۆر مادی دەزانێت و ئەی چی بکەم زۆر لاکت دەکەین ئەگەر من نیکەم کێ بیکە ڕاستە وڵی ئەمە حەزم لە مریشی سۆر کراوەی مریشکم هینیان لەنەوە سەلاجەکەیە تازە براکەی کەش لێرە بوو ئەو داوای شفتاکە تۆش مریشت ئەی ئێستا من چی بکەم من جێبەجێکە ناکرێت یەک و خواردنێ بخوا چۆنە بێت حەزم لە مریشە حەزم لە مریشە باشە زاناکەم بەسەر چاو دەست خۆش ژانەکەم چۆنی بە قوربان باشی یوسفگیان ئەڵڵا ئێرە چەند جوان خاوێن کردیتەوە ژنە کابانەکەی خۆم
جانا لۆ نێوڕانت حازر دەکەی والله شفتو بريشكو ئێدە باشە کفتەی حازرکە کفتە يوسف ئێدە وەڵا من دەچمەکەم برادران دوای دێمەوە برسی دەبم لەگەروان نانی ناخۆم حەزم لێ لەگەر يعني اگه براكان بزيان بمنانيتو تو ببزي بمنابيتو زور هلاكم والله لۆچیان داوا کردیا ايه يكي قلم بريشكا خوم يكي يلا من شفتها خوم يكي ببتاتا رازينيا ئەرە باشەوانە پێشەوەی ئەتوبەی 24 ساعتی خۆی لە مەدامی نانیاندا خواردەوە کۆ ئێستا هلاكم باني كفتك بتوكا باشا ئەوانە چنە ئەمە مێردتم کفتە ینی کفتە بە قسەی من دەکەی ناک بە قسەیوان باشا يوسف باشا گرانە ئەوە 50,000 لەناو جانتایەکەت برد باشە وچی وەڵا ئێستا دەچمە دەرە لەگەر برادران با پێم بی زانی تۆ پارە بە من نێشتووە هەروواکێکی لە ناو جانتان بێ پرس پارە دەرێنی ئێلۆ من تو فەرقمان هەیە نا فەرقمان نییە بەڵام عەلاقە برسێک بکە جزدانمان یەکە یەک دە باشە جانە کە دێمەوە لە نیوڕانێک کفتە حازر بی بای بای سناوێش خۆشیت دەردەسەریەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبوو وردە وردە بێزار دەبوو بۆیە بڕیاریدا پێویستە ئەو بابەتە بە جددی لەلای یوسف باز بکات بەڵام یوسف دەستی کرد بە داواکاریەکانی جانەکەم بە قوربانت بم منزەرێک بریانی جوانم لۆ لێنێ لەگەر هەندێک برادری دەچینە سەیرانە ئەو جا پێم گوتیە بریانی ئەڤرێستی خێزانم چاو خۆشە یەک بریانی زۆر خۆش لێنێ باشە باشە ئەمە چی هەموو ڕۆژێک لەگە ڕەفیقەکان سەفرە ئەی ڕۆژێک بۆ ئێمە نابێ دەتبەم ڕۆژێک وعد پێکەوە دەچین کەی ئەم ڕۆژە بوو هەر نەهات دێ تو سەبر بگرە هەمووشت بە سەبر دەبڕۆ منزەرێک بریانی لێنێ باشە وعدم دایە ها شەرمەزارم نەکەی شتت خۆش بێت مانگێکە زەواجمان کردو هەر ئەمڕۆ نابیانی یەکچێت جارێ مەجال نییە نا دە باشە من دەڕۆم منزەرە بریانەکەت لەبیر نەچی دەیخوافیس چت ناوێ بۆ چێکم بێ بۆ مەکەیت هەی یوسف ئەگەر بمزانی بە ئاویت بە حیاتیشم پێ ناکرد سلام علیک براژنە جوانەکەی خۆم چۆنی باشم لۆ دڵت تەنگە عیبم نییە ئەرێ براژن دەڵێم جلەکان لۆ شوشتم بەڵێ شتومە ئەدی گۆریەکانم بۆچی خۆمە غەسالە نیم خۆت بیشۆ من چۆن بێزمێوە بشۆم یەک کەس هەیە لەو ماڵێ بیشوە ئەوژە توی چێمان هەیە جلمان لۆ بشوە بە ساقا خۆت بیشۆ باشە من ناتوانم دەبی هەر ئەتوو بیشۆی ئەمە نازانین جلی بشۆین بۆچی من شوم کردە تا ژیانم خۆش بیا ببم بە کارەکەر دەبی لێرە خزمەتمان بکەی ئەو هەیە من خزمەتی تۆ ناکەم بێزار بووم لە دەستان کاکە تااقەتم چوو چێژ لێنێ جل پشۆ جل بتووکە خۆزگەیەک نەفەریش بووە بێزار بوومیتر هەرچی شێوتانە بەسەر منە کاکە باشە باش کا جلکەکانم لێ غەسالێ وتیشت کرد بەڵێ خوایە خۆم تووشی چی کردن چون بێزارم لە خۆم باشەم پێم گوتی زلکە کوردیەکان شۆیان ئەوانە جارێکی کەشت مەگرە من کاکە باشە زۆر ناڕاستیت بڕۆ لە دەرەوە بیشە بە قوربان ئەی خوارە توار نازانی هەر باشتر لە دەرەوە بیکەم جا هەروای لێ بکەم جارێک کاک زاناش ماوە ئەڤرێست دوای مانگێک تێگەیشت کە باوکی ڕاستی کرد کە خانەوادەی یوسف هاوتەی ئەوان نین براو کە سوکاری یوسف
بیرکردنەوە پەروەردەیان تەواو جیاوازە. ئەوان لەبەر ئەوەی باوکیان ڕەفتار و کردداری خراپ بوو، منداڵەکانیشی وەکو خۆی پەروەردە کردبوو